ڕژدار و چڵکن و پیسین لە فکرالات و مفلیس ڕژدار و چڵکن و پیسین لە فکرالات و مفلیس بۆ تێرە کوژین بە حەواوە تاریخە جێڕی نەدواوە بۆ تێرە کوژین بە حەواوە تاریخە جێڕی نەدواوە داعشین داعشین بزنێر بێ ئەی دۆشین داعشین داعشین بزنێر بێ ئەی دۆشین گۆرانیمان بێقاعە ئەمیرەکەمان قاقا گۆرانیمان بێقاعە ڕقمان لە بۆنی نەعنا گیرفانمان پارەی قەتەرە زمانمان گول لەو کەتەر گیرفانمان پارەی قەتەرە ئاشتی لە لامان خەتەرە داعشین داعشین بزنێر بێ ئەی دۆشین داعشین داعشین بزنێر بێ ئەی دۆشین چیچان و حیجازەوە بە بۆنی سیر و پیازەوە لە چیچان و حیجازەوە هاتوین بە ڕەوتی قازەوە شەیدای جیهاد و نیکاحین کوێن ببینین زۆر مرتاحین شەیدای جیهاد و نیکاحین ڕۆڵەی حەجاج و سەفاحین داعشین داعشین بزنێر بێ ئەی دۆشین داعشین داعشین بزنێر بێ ئەی دۆشین ئەقڵ لە دین بەتاڵەکەین پەلاماری شەنگالە دەین ئەقڵ لە دین بەتاڵەکەین ڕۆحی ژن و مناڵەکەین خەلیفەکەمان ڕیشنە ئەقڵاکەمان سەرەوە بنە هیوایەتمان پیاو کوشتنە بۆیان مستەقبەلمان بوونە داعشین داعشین بزنێر بێ ئەی دۆشین داعشین داعشین